سڵاتان لێبێت ئەم کاتتان باش لە هەر شوێنێکن لە بەرنامەی پاشیڤ لە کوردستان 24 لەگەڵتان بۆ ئەم شەویش چەند بابەتێکمان هەیە لە تەوەری ئاینی هەروەها هاوکارانمان لە شارەکانی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن بەر لەوەی بچینە لای میوانی یەکەم و تەوەری یەکەممان باس لە برنجی کوردیەکەین لە مانگی ڕەمەزان و لەگەڵ هاتنی جەژن بازاڕی برنجی کوردی لە ئەکرێ خواستێکی زۆری لەسەر و ئەمەش وای کردووە نرخەکەی بەرز بێتەوە بژانەوەی بازاڕی برنجی کوردی هیوا و ئارامێکی باشی لای جوتیار و بازرگانانی برنجی کوردی دروست کردووە فرۆشیاران و جوتیاران برنجی کوردستان دەڵێن ئەمساڵ بازاڕیان جیاوازە و بەرهەمەکانیان لە بازاڕەکانی هەولێر و سلێمانی خواستی زۆری لەسەر مەها بڕوژیبوونەیە و بازارە برنجێک کوردی مینە هەر بازارێک دیە خارن و ڤەخارنان گەرم و گۆڕیەک دیار پێوە پەیدا بوویە ڕزوان خودی ئاشا و فروشارێک برنجێک کوردیە لە ئاکرێ ئەو دیار دکات کو divê meha rojî girtinê da û digel hatina cejnê bazara wana gelekî baş bû bi taybet di dest bikirên Hewlêr û Silêmaniyê de دەستپێکە ڕەمەزانی بازارێ مە خۆش بوو گەرم بوو زۆر برنجت هەیڤ ڕەمەزانی داهاتە سەرفکردنی کوردی نوکەش دەست پێ نزیکە عیدیان بووین برنج پتریە چیت خەلکێکی زۆر تەڵەبیات سەر برنجی کوردیە هەی خەلکێکی هەولێر و سلێمانیە دهۆکی ڕۆژانە قەستەوە کردکەم بوو کردنەوە برنجی کوردی بکirên ku seredana vî bazarî dikin ji bo kirîna birincê Kurdî den diyar kirin ku wan bawerî bi birincên biyanî nîne lewra wan divêt birincê Kurdî bi xwe re bikirin nexwast di helkeft û boneyan da مدتين برنجي كردي ليكين دي بين هفلي دوغي وسليمونيه فروشين ام بوزغونيه بيتكين الهودنا هاي رمضانش طلب بترولي وتسال برنجي كردي او الشروين دي يعني علماء اعتماد سال برنجي دي كنيه علماء اعتماد سال برنجي كرديه چونكه برنجي خموليه وشوفي خو ببينن كو برنج يتتلكرن برنجي كردي يما بخويا يما بخو تشينين بخو عمال كان بخو تشيكن يعني بخوش كصابته كاين برنجة دي معملة منزل كا برنجة تسمى معمل تشري كان لبومتين منزل برنزن إذا عالمي يعني زورتر خواردن وقت برنجة كردي يعني باوري ليتت لبرنجة كردي peydabûna vê xasteka diyar li ser birincê Kurdî bihayê wî jî hindekî bilind kiriye û bi vê çendê hêvî û dilaramiyek diyar li cem cûtyar û firûşyaran peyda kiriye ku bi mehan bû birincê wan ketibû di dest bêbazariyek perîşan de Arî Hüseyin Kurdistan 24 Akrê دەچینە تەوەریەکەمی پاشیڤ و بۆ ئەم شەو باس لە زەکات دەکەین زەکات چییە؟ لە ئاینی ئیسلام چۆن باسکراوە لەسەر کێ پێویستاوە بە کێ دەشێت یان دەبێت بدرێت بە کێ و چەند ئەرکە لەسەر موسڵمانان کە زەکات بدەن بۆ قسەکردن لەسەرم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا بوبەکر عەقوبانی پێشنەژ و تاقوێن لە مزگەوتی چوار خولەفا لە پیرمام لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە مامۆستام کاتت باش زۆر بەخێر بێ خوشویستی سلامت بی ئینشاءالله موفق بن زۆر سپاس سەرەتا پرسم زەکات چییە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعليه وأصحابه أجمعين زكاة حقك خوي پروردگار خستوتي ناو مالي دولة من كان لبو هجارة كان يعني بكوتي أويا ما حقك ماليا خوي پروردگار لناو مالي دولة من كان دانيا أو كساني كوا أو أندازيان هي كخوي پروردگار بوي داناون كبقات أو أندازي ئەو حەقە و ئەو مافە ئەبێ بدرێ بەو کەسانی کەوا بەو چینانەی کەوا پێیانەوتێ چینی مستحق چینی شایەن بەوەی کەوا ئەو مافیان پێ بدرێ ئەوەیە بابرین پێناسەی زەکات اینجا زەکاتی مالی هەیە ئەوە بە عامەی زەکات دەگێتەوە زەکاتی گشتی زەکاتی ئەموال و هەروەها زەکاتی نەفسیش هەیە کە پێ ئەوترێ زەکاتی فیتر زەکاتی فیتر خۆی پەروەردیگار لباري زكاة فطر كأفرمي قد أفلح من تزكى إما أو كاتيك استاتي داينا لكوتاي رمضانا أولا باسي زكاة فطر دكين سكا هرواتان بباجو أو زا أنجين دسي دسر
چونکە زەکات بەگشتی زەکات ینی زۆر شتی لە خۆی دەگریتەوە مەسەلەی زەکاتی فتر واجبە لەسەر هەموو بابرین ئەو کەسانی کەوا سەرداری ماڵن عائیلەیان هەیە حتا ئینسانێکی شەگەر بە تەنیا لە بۆ خۆشی زەکاتی فترە بدە ئێستاش وەکو لیژنەی فتواداینە هەر لە بۆ هەر نەفەرەکی 2500 زەکاتی فتر بە زەکاتی فتریش کە واجب بوو ساڵی دوی کۆچی بە پێی ئەو ئاەتە پیرۆزە کە خوا فەرمووی قد ئەفلەح من تەزەکا واتە ئەو ئینسانە سەرکەوتووە و سەربەرزە و سەرفیرازە و خۆی پاک کردیتەوە و نەزاحەتی نایچێ ئەو کەسێک کە زەکاتی فێتریدایە جا لێرانەدا پێغمبەری خۆشەویست عەلەیهی سەلات وەسەلام ئەفەرمێ زەکاتی فیتر کە واجب بووە زەکات الفیتری طهرة للصائم واتە زەکاتی سەرفیترا پاکردنەوەیە لە بۆ ئەو ئینسانێک کەوا بە ڕۆژیە لە چێ مینە لەغوی وەڕەفەتی دەبینی ئادەمیزاد کاتێک کەوا بە ڕۆژیە وا دەبی غەڵەتێک دەکا قسەک لە دەمی دێتە دەرێ یعنی عن قەست نییە دەبینی گفتوگۆیەک دەکا یاخود تەسەورێک دەکا هەندێک کەم و کوڕی لێ ڕوودەدا ئەو زەکاتی فترەیە وەکو پاکردنەوەیەک و تەواویەک دەبیتن تەکمیلەی ڕۆژیەکەیە وهروەها فەرمێ وطعمة للمساکینی و یارمەتیدانیشە لە بۆ هەژارەکان باشە مامۆستا یارمەتیدانە بۆ هەژارەکان بەڵام لە کاتی ئەم زەکاتەیان لە جانی ئەم زەکاتە بۆچی هەژار و دەوڵەمەند وەکو یەک پڕەپاری بۆ دیاری کراوە بۆ نمونە ئەو 2500 دینارەیە هەژارەکە هەر ئەوەندەیە دەوڵەمەندەکەش هەر ئەوەندە ئەدات بەێ ئاخر ئەوە لێرەدا وەکو وتمان بەشی یەکەمی دەگریتەوە خۆ خی پەروەردیگار زەکا ینی بە ڕۆژی بوون و ڕۆژووی تەنیا لەسەر دەوڵەمەندی واجب نەکردیا هەتا تەنیا دەوڵەمەند فیترەکەی بدا بەڵکو زەکات ینی ڕۆژی واجبە لەسەر دەوڵەمەند و لەسەر فەقیر چکەوە دوو شیقی تێدا بوو دوو حیکمەتی گەورەی تێدایە زەکاتی فیتر یەکەم توهڕەیە لە بۆ سائیم واتە پاکردنەوەیە لە بۆ ئەو ئینسانێکەوە بە ڕۆژوو وە لە کەم و کوڕیەکان ئەوە لێرەدا فەقیر و هەژارەکانی شەگرتووە فەقیر و هەژارەکانیش بە ڕۆژوو دەبن احتیمالی وێ ناشکریەکی دەکە احتیمالی وێ سەوەچێکە غەڵەتەچێکە بەڵام هی دووهەمین وطعمة للمساکین ئەوانەی دەوڵەمەندە لێرەدا یعنی هاوکاریە لە بۆ ئەو هەژارانە بە ڕۆژوو دەبن و لە هەمان کاتیشدا مەبەستیش ڕۆژی جەژنە چونکە ئەمە با بزانین زەکاتی فیتر ئەواتە سەرفیترە بە کوردەواری خۆمان دەرێ سەرفیترە چ کاتێک واجب دەبی شەوی جەژن واجب دەبی یعنی ڕۆژی ئاخیری ڕەمەزانێک کە دەکا پێی دەرێن عەلفا عەرەفە یعنی بابرێ ڕۆژی ئەخیری کە غڕوبەکەی بە غڕوبی شەمس بە ئاوابوونی ڕۆژێ هەنجینێکە واجب دەبی مەثەلەن لۆ نمونە 28 ڕۆژ هەتا 29مین ڕۆژ زەکاتی فیتر واتە سەرفیترە واجب نییە ئەو شەوە واجب دەبی بۆیە دەڵێ ئەگەر لە ئەسنای ڕەمەزانێ ئینسانێک وەفاتی کرد لە 20 ڕەمەزانەیە تا نەگاتە شەوی جەژن زەکاتی فیتری لەسەر واجب نییە بەڵام ئەگەر مناڵک دەدەقە پێشی غڕوبەکەی پێشی ئاوابوونی ڕۆژی بوو ئەوە ینی داخل دەبی و لەسەری واجب دەبیت واتە نابێت جەژنی بەسەرابێت بەرێ نابێت جەژنی جا لێرەدا حەدیسەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمی من أداها قبل الصلاة فهي زكاة مقبولة دەبی پێشی نوێژی جەژنیش بدرێ لەو کاتێ یعنی دەوڵەمەندەکان بە یەکجار هاوکاری فەقیرەکان بکەن هەدەفەکە و حیکمەتەکە وەکو وتمان وطعمة للمساکین پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەلات وەسەلام فەرمووی بۆ ئەوەی کەوا لە خواردنی جەژن لە ڕۆژی جەژن کە ڕۆژی خۆشیە ڕۆژی شادیە ڕۆژی دڵفراوانی و محەبەتە با هەژارەکان مەحزون و عاجز نەبن خواردنیان نەبیتن ئینتیزاری دەوڵەمەندەکە بۆیە فەرمووی یعنی ئەو زەکاتە کە پێوتێ زەکاتی فیتر لە بۆ فەقیرەکان لەو کاتەی بدرێت جا پێش جەژن بدرێ ئەوە بە زەکات ئیسابە دوایە دەبی بە نیەتی قەڵابێ ئەگەر نابیداوها دەبیتە وەکو سەدەقا وەکو هاوکاریکردن لە بۆ ئەو فەقیر و هەژارانە زەکاتی فیتر کاتی خۆی هەیە لەحزەی خۆی بەرێ بەڵێ مامۆستا لەگەڵت بەردەوامە بین دواتر زیاتر باسی زەکات دەکەین دەچینە هەولێر بڕێکی زۆر لە جگەری قاچاق دەستی بەسەردا گیراوە زەردەشت حەمەیە پەیامبەری کوردستان 24 لە هەولێر لەگەڵمانە
زەردەشتم کاتت باش پێمان بڵێ ئەم جگەرە چۆن دەستی بەسەرداگیراوە لەکوێ بووە بڕەکەی چەندە و ویستویانە لەکوێ بەکاری بێنن. دەمباش سارا ئەس نها لە گەرەک یانجی تاخا فەرمانبەران لە هەولێرا پایتەختم وەکو کۆ دیار دەبێت ji li vêrkê em bijin qaî meqam polîsên hewlêrê hemî li vêrkê amade bûne wekû ku vê barhilgirê diyar dibe û li vir jî diyar dibe ku ev hejmarek mezin ji van madeyên çîmentû ku ji Îranê têne Herêma Kurdistanê diyar e ev cureyên cergên mirîşkan têdane yan jî cîger ku wekû li gor qaî meqam jî got ku ev cure cîger sala 2012 va li Herêma Kurdistanê qedexe lê diyar e biriya qaşaxî di nav van madeyên çîmento da veşartî derbasî Herêma Kurdistanê bûne bi riyên vêrkê jî niha diyar e ku ev li ser barhilgirê dadkevin wekû hûn dibînin ku çendîn barên mezin hene ku hemî esmentin yan jî madeyên çîmento ne di nav wan da ew cîger têde ye lê ji bo zanînariyên beter ez ê mîvandariya birêz qaî meqam bikim birêz Nebez Abdulhamîd birêz qaî meqam heger bo me her behtir rom bikî niha şev demekî derengê jî demijmêr yek e bîguman heger bo me rom bikî bû bînerên Kurdisan bizçar ev çi cûre cîgerek e çawa derbasî Herêma Kurdistanê bê çawa jî Îranê hatiye ئەوان وەکو خۆتان دەبینن دوو ترێلەیە بە ناوی خۆڵ هاتیە جۆرە خۆڵێکە کە بەکاردێت لە چەند کارگەیەک بۆ جۆرە کەرپوچێک لێرە دروست دەکرێت لە وڵاتی ئێران هاوردە دەکرێت بەڵام ئەو کەسانە هەڵساون بە شاردنەوەی جەرجی قەدەغە کراو لە ناو ئەو خۆڵە هینایتیان ئەوە دیارە ئەمڕۆ دوای نیوەڕۆ داخل بووە لە مەرزی حاجی وەمەرانەوە چ خۆسە برێز نەبێت بەڵێ ئێستا ئەگەر سیرکەین ئەو گونیەیە چل گونیە لە سەر دوو ترێلا ئەمە دوای ئەوەی کە زانیاریمان کۆ کردەوە لەبەرەوەی زۆر جارە و پرسیارە لە ئێمەش کراکە ئەگەر لەگەل من نێزیک ببی بەردەوامکی ئەوە کەمیەوەی چ خۆسە چاوەوە ناس کرد کو دوەردەوە بەشارتیە بەڵێ تاوان ئێمە زۆر جار پرسیارەوەمان ئاراستە کرا لە بازارەکان تێبینێمان کرد ئەو جۆرە جەرگە قەدەغ کراوە هەیە کە بە پێی بڕیارەکانی حکوومەت هێرێمەوە لە ساڵی 2012 قەدەغە کراوە ئێمە بە دوواداچوونمان کرد ماوەیە کە ماوەی 10 ڕۆژ دەبیتن زانیاریمان کۆ کردەوە گەیشتینەوە ئەنجامەی کە چەند کەسانێک هەڵدەستن بە هاوردەکردنی ئەو جەرگە لەناو ئەو خۆڵە دەیشارنەوە لە وڵاتی ئێرانەوە دەهینن ئێمە ڕاستەوخۆ تیمەکان و مەفرەزەکانمان نرد دەستمان بەسەرداگر وەکو خۆتان دەیبنین ئێستا هەر گونیەیەک چاردە کارتۆن جەرجی قەدەغە کراوی لە ناو شاردرایتەوە بەڕادەکەش لێرە ئامادە کرابوو کەوا لۆ بە بازاڕەکان بیفرۆشن ئەگە سیرکەن ئێستا ئەوە بەڵێ لێروکانە کارتۆنەکان لێرە شاردرایتەوە بە شێوەیەک من مەقام دیارە تیمێن تەندروستیەجی سەحەجی لەگەڵوانە ئەف چەند مەترسیدارە بۆ هاوڵاتیان و دیارەوە بە پێ ڕێنماییەکانی تەندروستی و ڤێتەرنەری ئەوە جەرگە قەدەغە کراوە ئەوەش بۆ پاراستنی تەندروستی و ژیانی هاوڵاتیان هەر شتێکیش قەدەغە کراوی بە پێی یاسا کەس بۆی نییە مامەڵەی پێ بکە بەڵام ئەوە وەکو دەیبینن ئەو کەسە ئەو تاوانەی ئەنجام داوە ئێمەش دەیاندەی نەدادگا و ئێستا دەستمان بەسەرداگرتووە و بە پێ ڕێنماییەکان و جەرگە لە ناو دەبین بەڵام سار کەسیش دیارە ڤرژ بەفرشی خستنە ناوە وەکو باسم کرد هێشتان جەرگەکە ساردە هەر نەتاوایتەوە بەڵام ئێمە چار کەسیشمان دەستگیر کردووە دوو شوفێرەکە و دوو کەسی تریش کە بەم کارە کەسانە ناسنامەیەوان خەڵکی کوڕن ئەوانە ناسنامەیان خەڵکی هەولێرن خەڵکی کوردستانن بەڵام دیارە بەو کارێ هەڵساون ئەمە ڕەوانەی دادگایان دەکەین هەرم شەو پراوی لێکۆڵینەوە دەکەینەوە لەبەر ئەوەی بەڕاستیەوە تاوانێکە بەرامبەر ئەو خەڵکاوانە ئەنجامیان داوە نابی درێغی بکرێتن لە برس قۆی مەقام هەر لێکۆڵین وەکو تاوامەژێک پێکرد بەردەوامە بەڵام من دخوازم تەکەزیە لەوەیەکێ بکەم ئەڤ یەکەم بارهەڵگەرە ji birî vê barhilgirê her barhilgerekî dike hebû yan nebû ئەمە خەڵکیش دەزانی ئەوە ئەمە بەدواداچون چەند شاحینەن دوو شاحینە یەکی تردا هەموو دایان بەزاند بوو بەڵام پێشەوەی ئەو شاحینەش دابەزێنن ئێمە تیمەکان گەیشتنە ئێرە دەستیان بەسەرداگرت بەڵام ئەوە دوای ئەوەی کە زانیاری پێویست کۆ کراوە ماوەی چەند ڕۆژێکە لژنەی بە دوواداچوونی بازار کە سەر بە قایم قامێتە با بڵێن زانیاری هەبوو کە ئەو جۆرە جەرگە لە بازارەکان دەفرۆشێ بەڵام سەرچاوەکەی نەدەزانێت ئێستا ئەمە گەیشتینە سەرچاوەکەی وەکو خۆشتان دەبینن لەو شوێنە لە گەڕەکی فەرمانبەرانی شاری هەولێر دیارە بە شەو هەولیان داوەکەوە بەڕادەکەش لێرە ئێستا وەستاوە هەر لێرە لە ناو خۆڵی دەری بین و لە ناو بەڕادەکە دابەشیکەن و بیفرۆشن
باش از خوازم هر وجی از خوازم آماجه پیکم تگو سال 2012 و اف جورا جگر قدخش بود چه قدخه مثلا بەێ وڵای و پرسیارە دەتوانی لە نوێنەری ڤێتەرنەری کە دکتۆر شێرزاد و کاک بارزانانی وەکو نوێنەری تەندروستی دەتوانێت و پرسیارە ئاراستەی وانکەی وەڵامەوە قەدەغە کراوە ماوەی 7 ساڵە جم دکتور بم اوا هیچ تیمک و آماده کردی که اون جبو سینور چه عالی رو ایران چه عالی هریما کردستانه که اون تیمک جمهور را بشینیان پیامک داکو اف تشتین سخته در باسی هریما کردستانه نبود. طبعا بەدڵنیاییەوە تیمەکان دایم هوشیارن زۆر جاریش لە سنوورەکان زۆر شت دەستی بەسەردا دەگیرێ بەڵام ئەوانە بە جۆرەها فرتوفێل دیارە هەولیانداوە بەو شێوەی کە دەیبینن ئەوەیان دەرباس کردووە بەردەوامی ژێمە نووسراومان بۆ دێ بەڕێوبەراتی ئاسایشی هەولێرەوان بەردەوام هاوکاری ئێمەنا کە زۆر جار زانیاریەکان لە لای بە دەست ئێمە دەگاتن یاخودەوان دەست بەسەر لەبەرەوەمە وەکو تیمێکی هاوبەش کار دەکەین هەرموو لایەنەکان پەیوەندیمان بەیەکەوە هەیە بۆیە بەردەوامی ژێستا گەرمە باسی تەنها مانجی ڕەمەزان بکەین زیاتر لە 70 تۆن کاڵا و شتمەکی ماوە بەسەر چوو دەستی بەسەر داگیراوەش بە هاوکاری هەموو لایەک بووە ئاسایش هاوکار بۆ تیمەکانی ڤێتەرنەری تەندروستی چاودێری بازرگانی ئەمە وەکو لیژنەیەکی با بڵێن باڵای شاری هەولێر ئەو کارە ئەنجام دەدەین. برز قای مقام نبز عبدالحمید از خوازم جنرال تندرستی پرسم دکتر هگر شما ما بجی استا رمضانه و بگو من خلکی هری ما کردستان تایبت گرک دم فطار دا پیوستین خوی گوشت و کتشتن وصل کردن اف جورا جگر چند مترسی داره جبو ولاتیان طبعا لسرتا دا که هر بابت القدغه درتي هو كارشيه طبعا بلا بلاش قدغه ناتري يد لوانا استلولات ايران هم برو مكاني مريشت زرر بياخذ روشتي مريشت بيا هر بابت تشدي بقدغه لبرو ايران استا نقوشي انفلونزا بالنده هي او باش بنا من سال 2012 كبا بريار القدغه يا لبر باراستين جاني هاولاتيانا لبرتي او زرر داخل دبي بيوست سن بشينه لبو انزام بدري لوانا بشتيني فيزياي ماندوي کیمیایی مانده باکتری مانده و هر وا پشتینی اش بابنتی شت مانده بلام نبره متوانا پشتینا نمانیا و لبره وا قدغتی را هر بویشا بلام استا که هاتی باشی وی همو باز جانکان عددار کراینوا که به هیچ شیوه چی نه به هیچ بربوم چی بالنده ياخذ اجري لولات ايران بيت بلا ما انا بوش شويتي استاهينايتي طبعا اخويا ديال لناوس برادش بممنوعه بلا بوش شوي او كارسات لبري دبي لجر هجده بليس دي دابي بوش شوي هناتي كلا ولا كلا حاجه مران وهناتي ديور عندك لوان ببفر او ببفر ديور كيفن بويا او دزاني خوي دبي لجر هجده بليس دي دابي تاواي توا بلا مسيرين بويدي او كلولات ايران هاتي تا استا بابلين لحاجي عمران لاسايش بس حقت او داخل بوا كس تفتيشي نكر كس جوري نديد شيشه شالي ندم زانتي تدايا لبر وجه حراسات براسيات وتناو شاري هولير لبر او هو يعني بوش بباراستين جاني هولاتين قد قتلا بو بيوست هون نابو بردري دكتور شيرات نصيحات بو هولاتيان تشيش بو كوراستي وا گوشتي وصل نبنيان نكرن خوي هر بابتك اما قد غيدا كاين لبناو باراستين جاني هولاتيان زرجي مريش بهم شي قد غيتناي خمالي نبي واتا ولاتي ايران بي ولاتي تركيا بي اماراتي بي ياخذ برازيلي بي بهم شي وجه قد غيا نابي بيش وشي بكار بتنها اوي لسر برخانكاني خوما لكوشتاري بارندا كسر دبر يمريشد او تر همي قد غيا اثرت خوزم تاكيد بكم دكتور وانت اكيد اف گوشتي مريش كاهين گوشتي حيواني كدي كانين اجالي كدي كانين انا ببي او زرجي مريش ما كدمان وهي مريشيا لسر كش مستقبلشتي بلام لبروي با او اني كباسم تقدغيا بيش وشي ريدي بندا ودنا هي مريشتا هي اجالي شديني زور سپاس از بیلم هفکار من حمید گلم برداوم به داکو لسروان سار از خوازم جبو بینرین کردستان بسیار ببینیش تایبت دوام ها رمضان دا کو سخت کارن گوشت یعنی کو بازار گوشت کن چاوا برنگی کی سخته وی گوشت میرش کن جگر میرش کن در باسی هریما کردستان کن بگو من وکو قائم مقام آنی زمانجی کو به هماهنگیا هیزن هوش وکو پلیس وکو آسایش وکو تیمن تندرستی هریما کردستان کو کاری بونه کو وی جوره جگر سخته دست سر بکن بیگمان تشتکی بالکش و سران راکش دما کمروف تامشی وی خولید که یا وی حرید که مروف از روایه کرد که اف جبو آواکرنا آواهیان یان خانیان هاتیه ل تشتکی گلک جوازه که جرگ مریش کان دناو و خولید و برگرمه
لفيركي دربوس هريما كردستان دبي بيغمان وكو ماني زمان جكو قائم مقام جاني زمان كو هيزن هفش وكو بوليس وكو آسایش قائم مقام هولير كو قاربون في جوري سختي گوش دست سر بکن از وقت گرما جامته زەردەشت حەمێ لە هەولێر لەگەڵمان بووی زۆر سپاس. مامۆستا من پێم خۆشە لەو دیمەنی کە ئێستا بینیمان دەست پێ بکەمەوە. بازرگان هەیە لەم کوردستانە، خەڵکی دەوڵەمەند هەیە لەم کوردستانە کە بەو بازرگانیە دەوڵەمەند بووە، جگە لەوەش کە ئێستا مانگی ڕەمەزانە زەکات و سەرفترە لەو پارەیە دەرئەکات. لە عینی ئیسلام چۆن باسی ئەم کەسانە کراوە؟ والله بەڕاستی ئەو کارە بەغەش دادەنرێ لە شریعەتی پیرۆزی ئیسلام. پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەلات وەسەلام بە ڕێگایەکدا ڕۆیی لە ناو شاری مەدینەی دەستی گەیشتە هەندێک گەنم دانرا بوو بۆ فرۆشتن، دەستی لە ناودا ژێرەوەکەی تەڕ بوو، سەرەوەکەی وشک بوو، ژێرەوەکەی تەڕ بوو. سوالی کردلۆ بەو شێوەی داتان نایە، ئەخر ئەوە غەشە. فەرمووی من غەشەنا فەلەیسە مینا. ئەوەی غەش بکاتن، هەر کەسە غەش لە ئێمە بکا، غەش لە مسلمانان بکا، ئەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا نییە. بەڕاستی ئەو کارانە یعنی حرامە، دروست نییە و ئەو ئینسانە یعنی بەڕاستی بە ئەو تاجیرە ئەو بازرگانە حەقی عقوبەی خۆی هەیە، چونکە ئەو هەموو مەوادەی هینایە بە ناوی جەرگ دەیفرۆشی، داعەدی ئەگەر بێت و ئێستا کەشف نەبوو بە چەندەها خەڵک تووشی نەخۆشی دەبوو. یعنی ئەو گوناه و تاوان و ئەو با بڵێن ناڕەحەتیە کە دروستە بێت، هەندێک جارە و کەسانێک کە تووشی ڤایرۆسە بن گیانیش لەدەستە، جانیش لەدەستە دەن. دەباشە ئەو بە گیانی یەک نەفەری یعنی قیساسی ئەکەویتە سەرێ، لەبات یەک نەفەری دەبێ ئەو ئینسانە بکوژێتەوە، چونکە ئەو مادە وەکو ژەهرە، ئەو مادەی دایتە ئەو ئینسانەی هەر کەسێک مادەی ژەهراوی بداتە ئینسانێک ئەوە دەبی بکوژێتەوە ئەو ئینسانە. باشە ئەری ئەگەر بێت و خیانەت بکا لەگەر سەدەها و ئەتوانین بڵێن هەزارەها کەس. بەس بەڕێز ئەمن لێرە پێشنیارێکم هەیە، ئەمن وەکو مامۆستایەکی ئاینی ئەمە ئەو جۆرە شێوازانە، ئەو جۆرە با بڵین ڕووداوانە با بڵین کەناڵەکان پیشان دەدەن، بەڵام لە هەمان کاتدا ئیزرائیلی با بڵین عقوبەکە تاوانەکان پیشان دەدەن، بەڵام ئیزراعاتەکەی یعنی پیشان نادەن. ئێستا ئەو خەڵکەی کە ئەو شتەیدی زۆر پێ متەئەسیرە و زۆر پێ عادزە و حتا هەموو مامۆستای ئاینیش دەبی پێ عادزبی، چونکە خیانەتە لەگەر میلەت فەرقی نییە، لەگەر ئەو دژمنەی کەوا دێ میلەتی کورد ئیبادە دەکا، بە مرتەدماندا ئەنێ تیرۆرمان دەکات، دەمان کوژی بە هیلاکمان دەبا. یعنی حەقی وێ ئەو جۆرە کەسانەی کە با بڵێن ئەو جۆرە تەسەڕوفانە دەکەن، حەقی ئیزراعاتی خۆیانەیە، یعنی ئیعلام بکرێ و دیار بکرێ لۆ خاتی ئەوەی کەوا خەڵکەکی تر پێ دەرس وەربگری، عیبرەت وەربگری. شریعەتی پیرۆزی ئیسلام ئەو ئەحکامانەی داناوە هەتا دەگاتە زەکات و سەرفیترە و هەتا دەگاتە قیساس و ئەمانە هەمووی بە ئاشکرا دانێ. لە پێناوی چییە؟ لە پێناوی ئەوەیە کەوا خەڵک لە چاکەی تەماشە یەکتر بکە، ئەوەی کەوا خراپەشی کردیا ئەگەر ئیزراعاتەکەی لێ وەرگیرە خەڵکەکی تر دەرس وەرەگری. وەلەکم فی القیساسی حەیات، خوا ئەفەرمی لە بۆ ئێوە هەیە لە قیساس وەرگرتنەوە ئەگەر ئینسانێکی کوشت. ئەمە هەر ئەو ساڵ جەنابتان هەمووتان لێتان معلومە ممچینە دەیان و سەدان یعنی کارەساتمان دیت پیاوە هەبوو بابی خۆی کوشت، برای خۆی کوشتە، داچی خۆی کوشتیا، پیاوەیە ئافرەتی خۆی کوشتیا. حادیسەکان و ڕووداوەکان پیشانە دەین، بەڵام یعنی حکومەکە پیشان نادرێ خەڵک دەرسی لێ وەربگری. زۆر پێ متەئەسیرین و هیوادارین ئینشاءڵڵا یان حادیسەکانیش با بڵێن ڕووداوەکانیش پیشان نەدێ، چونکە خەڵکێک جورئەتەکە ئێستا دەیان تاجیری تر جورئەتەکە، هیوادارم یعنی وا نەکرێ، بەڵام دیارە مەجال هەیە خەڵک خوانە خواستە خیانەت بکە و شتیقراب بکە، ئەوە باش نییە. بەڵام ئەگەر ئیزراعاتەکەش کرا هەر کەسێک ئەو با بڵێن تاوانەی کرد، ئەوەش حەقی خۆیتی کەوا بەو شێوەی ئیزراعاتی لێ وەربگیرێ. مامۆستا بینەوە سەر تەورەکە کە باسکردن بوو لە سەرفترە چەند خاڵێکت ما بۆ بەێ وەکو فەرمووت با بڵێن ئایا فەقیر و هەژار لەوە، چونکە ئەوە زەکاتی نەفسیە. زەکاتی نەفسی هەمووی تێدا مساویە، چونکە هەمویان بە ڕۆژوونە، بۆیە فەقیریش ئەبێ ئەو مەبلەغی بدا. بەڵام مەرجێکی تێدایە مەسئلەی فەقیر ئەگەر بێت و ئەو فەقیرە یعنی با بڵێن تەماشای ناومالی خۆیەکە، ئەگەر بە ئەندازێکی کەمی هەبوو هەر سەرفیترە لەسەر خۆی واجبە بوو،
بە خۆی تەقدیمەکە ینی لە باتی خۆی دەدا لە باتی ماڵ و منداڵی نەدا دووەم و سێمیش بەو شێوەی یعنی لە سەرەوی تەخفیفترە نەگوەکو دەوڵەمەندی چکە دەوڵەمەندەکە هەیتی دەبێ هەمووی سەرفیتەکەی بدا و وتیشمان دوو حیکمەتی تێدا بوو یەکەمینیان پاکردنەوە بوو لە کەم و کوڕی لە ئەسنای ڕۆژیگرتنەکەی دووهەمینیشیان ئەوە بوو کە ڕۆژی جەژن هەژارەکانیش وەکو دەوڵەمەندەکان وەکو ئەوانەی خوا پێداون چکە پێغمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەغنوهم عن الطواف في هذا اليوم فەرمووی ئێوە دەوڵەمەندیان بکەن فەقیر و هەژارەکان لەو ڕۆژەیدا کە ڕۆژی جەژنە لە تەواف واتە لە سوورانەوە و لە دەستپانکردنەوە و لە گەڕان و لە داوای یارمەتیکردن بۆیە زەکاتی فێتر واجب بوو لەو شەوەش واجب بوو کە شەوی جەژنەیەوە دەبی پێشی جەژنیش بدرێ بڵێ باشە بینە سەر زەکاتی پارە چییە؟ بەڵێ زەکاتی پارەش خۆی پەروەردیگار داینایە لەسەر ئینسانی دەوڵەمەند ئەوەی کەوا سەرمایەدارە پارەی هەیە ئەبێ ئەویش زەکات بداتن دێنە سەرەوە بەدەلیلی ئەو ئاەتە پیرۆزەی کە خوا فەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها يعني أي پیغمبر صلى الله عليه وسلم أتو لمالي وان زكاة وربقرا پێ پاک دەبنەوە ئەوانە و هەروەها دڵ و دەرونیان پێ خاوێن دەبێتەوە و بەرامبەر بە هەژارەکانیش وەفایەکە کەوا دەدرێ و بەنیسبەت زەکات یەکەکە لە ئەرکانی پیرۆزی ئیسلام ئەبێ واجبە لەسەر ئینسان ئەگەر خی پەروەردیگار ماڵ و سەروەتیدا ئەو مەبلەغەی کەوا گەیشتە حەدی زەکات ئەبێ ئەوە حالیان ئێستا با بڵێن لیژنەی فتووا داینەیە 2,500,000 2,500,000 ئەو مەبلەغە دانرا ئینسانێک ساڵی لێوەر بسوڕێتەوە برین 2,500,000 ئەوە حەدی کەمیەکەیە ئەگەر ملیۆنە چێبی یاخود 1,500,000 چێبی وەکو لیژنەی فتووا داینەیە ئەوە زەکاتی لەسەر واجب نییە با ساڵە شوێر بسوڕێتەوە بەڵام 2,500,000 هەبی لە ماڵی خۆی داینابی سارێک بوەر بسوڕێتەوە زەکاتی لێ دەکەویتن بەڵێ باشە حکمەتی زەکات لە چیدایە بۆچی پێویستە لەسەر ئەوانەی دەوڵەمەندن هاوکاری یاخود زەکات بدەن بە کەسانی هەژار بەێ حیکمەتی زەکات لەوەدایە خی پەروەردیگار کە زەکاتی دروست کردیە لەسەر واجبی کردیە لەسەر با بڵێن دەوڵەمەندەکان لە بۆ هەژارەکان ئەوەیە ئەوەلەن وەکو هاوکاری ڕوحی محەبەت و عیلاقە و خۆشەویستی لە بینی کۆمەلگای با بڵێن ئیسلامەتی دروست بیتن مەثەلەن لۆ نمونە تەماشە بکە خی پەروەردیگار لە قورئاندا لە ئاەتەکان بە زۆری دەفەرمێ ئەقیم و سەلاتە و ئات و زەکات هەم نوێژ بکەن هەم زەکات بدەن نوێژکردن عیلاقەکە لە بینی ئینسان لە بینی ئادەمیزاد لەگەر خوای خۆی ینی لە بینی عابید کە ئینسانە ئادەمیزادا لەگەر خوای خۆی ئەوە لەگەر خوای خۆی تێکەل دەبی و عیبادەتی خوای پەروەردیگار دەکا عیبادەتێکی فەردیە بینی خۆی و خوای خۆی دەمینێتەوە ئەوی تر وئات و زەکات یعنی زەکات بدە زەکاتیش با بڵێن عیبادەتێکی گشتیە عیبادەتێکی کۆمەڵایەتیە خی پەروەردیگار داینە چونکە کە خی پەروەردیگار ئادەمیزادی دروستکردیە دوو بەشە یان فەقیرە یان دەورەمەندە یان مسکینە مامناوەندیشی هەیە بەڵام لێرانەدا کە ئەو پیاوە خی پەروەردیگار هەژاری کردیە حەقت شیلۆدانەیە لەسەر ئەو کەسەی کە خی پەروەردیگار دەوڵەمەندی کردیە چونکە خی پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا ئەفەرمێ ئاگادار بن وما بكم من نعمة فمن الله يعني ئەوەی کە خی پەروەردیگار ینی لەو نیعمەت و لەو خۆشی و لەو شادیەی کەوا ئێوە هەتانە هەمووی لەلایەن پەروەردیگارە دەوڵەمەندە خی پەروەردیگار دەسەڵاتی دایتێ دەوڵەمەندی کردیا ئەوە خی پەروەردیگار دایتێ بەڵام لە هەمان کاتیشدا خی پەروەردیگار واجبی کردیە لەسەری کەوا هاوکاری ئەو هەژارەی بکاتکەوە فەقیرە و هیچی نییە ئەو هەژارەی کە زەکاتی ئەدرێتی کێیە باتە بۆ کێ قوبوڵە بڵێ ئەویش ئاەتی پیرۆز هەیە لەبارەی با بڵێن ئەو کەسانە خی پەروەردیگار لە قورئانی پیرۆز باسی کردە ئینەمە الصەدەقات للفقراء والمساکین والعاملین عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله والله عليم حكيم بزوري ئێستا لەناو ئەوانە فەقیرمان هەیە هەژار
و هەروەها مسکینیشمان هەیە وەکو شریعەت ئەفەرمی فەقیر ئەوەیە کەوا یعنی هەندێک حەوائیجی خۆی پێک دێ بەڵام زیاتری پێک نایە یعنی زۆرترین حەوائیج زۆرترین پێویستیاتی ناوماڵی خۆی نییە زۆرترینی نییە کەمەچی ممچینە لە ناوماڵی خۆی پێ دابی دەکرێت بەڵام زۆرترینەکەی نییە وەکو بۆ نمونە مەثەلەن زانایان ئەفەرمونون لەدە پێویستی سێ پێویستی پێجێبەجێ ئەکرێ بەڵام حەوت پێویستی پێجێبەجێ ناکرێ ئەوە هەژارە ئەو زۆرە کەسە ئەبێ دەوڵەمەندەکە زەکاتی بداتێ واجبیشە ئەبێ کە بە ئیسپات یعنی بزانی ئەو هەژارەش بزانی کە ئەوەی ئەیدرێتێ ئەوە زەکاتە ئیجاب و قبولی تێدا مثلەن لە دوویش میسکینمان هەیە هەژا میسکین ئەوەیە کە لە فەقیرەکەی حالی باشترە ئەویش بۆ نمونە مەسەلەن ئەغلبیەتی حەوائیجی پێک دێ بەڵام ئوموری ژیانی خۆی هەمووی پێ دابین ناکرێ مەثەلەن لەدە پێویستیات مەثەلەن حەفت پێویستیاتی پێدابین دەکرێ سێ پێویستیاتی پێدابین ناکرێ کە زەکات واجبە ئەو دەوڵەمەندە بۆ ئەو کەسەش یعنی پێی ئەبەخشتێ وەکو فەرمی للفقراء والمساکین والعاملین ئەوانەی کە کاتی خۆی زەکاتیان خردەکردەوە ئەوانەی تازە مسلمان دەبوون و هەروەها ئەو عەبدانەی کە پێیانە وترێ مکاتەب کتابەتیان لەگەرەکرا ئەوە کە ئێستا کەنینە ئەوەی قەرداریش بی بەڕێز ئەویش هەم داخلی فەقیر و هەژاری دەبی هەم پێشێ وترێ قەردار بەڵام مەسئلەی قەردار چەند شێوەکی هەیە پیاو هەیە تیزارەتێکی زۆر گەورەیەکی دێ لە خۆی حەد بەدەر یان کە دەرێ قەردار ئەوەیە لە بۆ ئەو پێویستیانە ئەو حەوائیجانەی کەوا وتمان لە بۆ ئەوانە قەرداربی یاخود سوکنایەکی کردیە کەلۆمال و منداڵی خۆی ئەویش سوکنایەکەش زێدە ئیسرافی تێدا نەکردیە بەڕێز چونکە لێرەدا ئەمە دەبی بزانین یعنی کە دەرێ قەردار هەموو قەردارێکی ناگریتەوە زەلام هەیە معاملەی کردیە ئێستا کە دەرێ ئەمن ملیۆنێر بوویمە ئێستا قەردار بوویمە فەقیر بوویمە ئەوە ئەو نەوە قەرداریەی ناگریتەوە قەردار لەوە شتێکی مەشروع لەو شتێکەوە لە ناو مالی خۆی پێویستی پێ بووە نیتی فەقیرەی قەردارە ئەوە ئەویش زەکاتی پێدەچی یاخود ئیبن سەبیل ئەو کەسەیەکەوە مسافرە لە وڵاتێک ڕاهاتیە یان قوتابیە طالب العلمە پێویستی پێەیە ئەویش زەکاتی پێدەچیتن باشە مامۆستا لەگەڵ بەردەوامە بینە چینە دهۆک لەوێ هاوکارمان چەکدار جەمال لەگەڵ کارمەندانی ئاسایشی دهۆکە چەکدار ئەم کاتت باش ئامادەکاریەکانی ئاسایشی دهۆک چییە لە کۆتاشەوەکانی مانگی ڕەمەزان نەزانین کە بازار قەرباڵغە شەقام و شوێنە گشتیەکان لەگەڵەوەش جەژنیش بە هەمان شێوە ئامادەکاری خۆیان هەیە فەرموو بله دەمێنگو باش بی دیار است نوکل بارگاه آسایش قضا دهوکمه شار دهوکمه تایبتیش گل بیشین بشه هوار هاتنا آسایش ما کل ویره نوکه حاضریته نکرین سارا کو اوجیده نوکه پاشی و خون و جاره کدی تری دزبرن سر ارک خوبه سر رایوی چندیجی کو چندین بیشین تیم و حوالن و نوکت نا با باجری دانه با پاراسنا امناهیتا بیشین هم بازاری چون کنو که بازار که گرمه بوارگت نازیده تر زانیاریان روش چواب و چه گلو گازنده و آریشه هبینه دید گل برای چه محیدین او بین برپرس بیشین هوار هاتنا شار دوهو که شیخ عزیز ماندی نبن هنگلت واسطیاینه رمضان تایبتی جیواد 10 روزن دیماهی که روش چوایه چه کشه آریشه درست بینه که گربین بهنه بحث کردن بنا خدای مازن دلوانی خیرات نهانگود کن الحمد لله بقابل حتی نکجی واسه مزوری باشه کارمندید مهمیت واجبی دا 24 ساعت داشتیم بجمعته شب و روش چه آریشه چه مشکله ما چه نبینمت ناف خلکی دا و ناف خلکی خودم دیارین و هندی ما پیچه بیده خدمت خلکی خود کن امشین رحاخو گوری خلکی خوب کن و ام بقابلش آمدنی رحاخو گوری خلکی بکن شیخ عزیز یعنی بیشین خلق زیاده تر ادواده روز دیماهی که تا حاضریه جشنی که نوا بازاری دا کشه کو واسه درست بیه کو بیشین بهته بحث کرد زور سپاس به خدا مازن حتی اون که چکشت سما گوهر نبوینه و چه نبوینه جین کشت بچی کنه و جی همی دورایت یعنی دنیا آخرت سوسایت هم بس یتمید ناف بازاری دهنیت
لشکریان بجنتا و یت مدنی جی با پلیس و یت هاتو چوی جت ناف دا همی هاری کاری کدنه ما چاری جت گل کسی نینو الحمدلله گلک باش ریبت چیتن حتی بگه زورا باشه الحمدلله ام هول بدین هندک افسر اول بگیریم به هنده او زیادتر این میدانی نسیدا زیادتر نوا خلکی داند نوا باجری بگشتی دانه ام بحث بکن یعنی تنسیق حولات یا حولاتی چند تاری کارند گلنگو بوجی بچه کرنا یا سایه بله راستی خیلی گلک یاری کاره و با رمضان امید نو بازاری دا بو پاراسنا خلکی خون خیلی گلک یاری کاره ام خلکی خود سرفرازن بله چه گرینگه یعنی چه و چه داخازیه چه گرینگه حوالاتی بکت روزن حوصا قلباله غزدی حام بله هر تشتکی هبت خلک راستی پیوندی بصدو شاشید کرد امجی آمادن هاری کاری خلک خود کن سپاس بو حاضر بنا سیدا یعنی کم بحث بکن ری یا خوش بید ناورا دهو کو میسل دا خلک میسل گلک سردانا دهو کت کم بو کرینا کلو پلا حاضری جشنه هیچ چند بیشتر تاریکارند گل خلکی بیانی و کم میوان یعنی زیادتر جاو میوانی تا سحکنان چند تاریکارند گل وارد سپاس چی جوازی نبین خلک ما و خلک بیانی دانین بارا پتر ام رزیل میوانی گرین چی که میوان خلک ما هری ما ام پتر رزیل میوانی گرینش خلک خو یعنی بیشتر نوا بازاری جداب تایبتی خلک ما چند رزیل خلک بیانی گریده به تایبت دو کیم الله خلک دو که بو هند گله که باشه رزیل میوانات گرید گله قدری خلکی بیانی گیره هو چه هیا بیشین یعنی داخوزیش خلکی تایبتی جوا چند روزت ماید گلک بیتا بیشین خبسه کام ازن هوا چه داخوزیش خلکی هات ناف بازاری تایبت هم بعد راستی ما داخوزیش خلکی خود کن کو بارا پیتر یاسای پارزن تبیا یاسا سرور بید مهمی کسی کی و الحمدلله خلکی مجی گلک بهنده باشه و ظروف باشن و وضعی باشه الحمدلله سیدا ام بکمش بازاری دیر کبین من بحثی ناف باجری بخوب کیم بگشتی ات ناف باجری ده هوا کارمندیت خو هند کو پو پاراسناگیان و سامان والماتیان به ناف خودی چی بنوید ارکیمه دو باشی اثر گرک جورا و ما کارمند هنو و همی هجت خود دانه شویی که همشین و پاراسنه بردامی پیدایینو ایشالله جد بردامی پیدا تو دی ماهی کسی حسن الختامه چه گرینگ تایبتی ام بحثی گنجابی که یعنی نوا بازاری دا اوه کار نبیتن کو اوجی یعنی نبیت بارگران یک بهنگو چکو گلک تتدیتن گلک گنج بطالی تنه نوا بازاری دا و چه داخواست یک شو گنجا سپاس بود کانال 24 راستی اگر او گنجه خوب خواندنه که و مجیل کن یانجی هر پرتوکخانه که باشتره دانه بیت ازدحام سر آسایش و نیرانا گنهباری و سر شرطه و سر پلیسین دو که چکو ارکمه سرکی و پاراستنا سر و سامان خلکی اب گشتی زور سپاس سال یعنی مدوید بحث بکم که زیادتر اتناوند بازار دهو که دا سررای همو آن هزن امنایی لب تایبتی جن بحثی هزن آسایش بکن که کاریگریه که گلک مازن هیا بو پاراستنا گیان حولات یا سر و مال وان جبرنده تیتا داخواست کردن زیادتر خلکی هاری کار بید تایبتی گنج بو هنده گیان همو حولات یا پاراستی بید بله چەکدار جەمال زۆر سپاس لە دهۆک لەگەڵمان بووی مامۆستاجارێکی تر دەگەڕێمەوە لای جەناب پرسیاریەوەکەم هەندێک کەس هەیە بۆ نمونە قوتابخانە یان مزگەوت دروست دەکات و زەکات نادات ئایا ئەم شێوازە دروستە؟ بەڵێ پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەلات وەسەلام ئەفەرمێ ئینەمە الئەعمال بالنیات ئەو ئینسانە کە کاتێک مزگەوت دروست دەکات یاخود قوتابخانە دروست دەکات ئەوە ئەزری خۆی هەیە پاداشی خۆی هەیە لەلایەن پەروەردیگار بەڵام ئەگەر بەو نیەتە یعنی بەو مەبەستە ئەو کارەی ئەکا پێشەوەی زەکاتەکە ساڵی لێوە بسوورێتەوە ئەو پارەی سەرف دەکاتن ئەوجا بە مزگەوتی دەدا بە مەکتەبی دەدا یاخود بیستیتمان ینی مەسەلەن زۆر کەس هەیە حەیواندارە یانزە مانگ تێدەپەڕی مانگێک دەمینێ دەرێتە خێزانەکەی خۆی ئەوە و هەموو حەیوانم هەموو داتوو ئەواتە مانگەکە تێپەڕی زەکاتی لەسەر واجب نەبی دوای ئافرەتەکەش دەرێتە خێزانەکەی خۆی ئافرەتەکەی بیدەوە من ئەوە حیلە شەرعە خۆی پەروەردیگار ئاگاداری ناو دڵ و دەرونی ئینسانیە ئەوە لەلایەن پەروەردیگار ئەو جۆرە کەسە ئەمە نارێن ئەوەی مزگەوت دەکا یاخود با بڵێن قوتابخانە دەکا ئەمە دەستخۆشی دەکەین بەڵام هیوادارین ئەو نیەتەی نەبیتن کە تەهەڕوب لە زەکات بکاوە تەهەڕوب واتە هەراتن
لەو واجبەی کە خوای پەروەردیگار داینایە چونکە کردنی مزگەوت و کردنی با بڵێن قوتابخانە وەکو ڕوکنی ئیسلام نییە بەڵام زەکاتدان ڕوکنی ئیسلامە ئینسان لەبەر ڕوکنێکی هەربێ وەکو ئەوەیە واجبی نەکا و سنەتی بکە ئەوە دەستخۆشیرێکی باویش بکە بەڵام لە هەمان کاتیشدا با زەکات و یارمەتیدانی هەژارانیش ئەنجام بدا چونکە بە واستای ئەو زەکاتی کە ئەو ئەیدا وەبەر فەرمودەی پێغەمبەرێکی صلی الله علیه وسلم کە فەرمێ حەسینوا ئەموالەکم بالزەکات واتە بپارێزن ماڵی خۆتان بیخەنە ناو قەڵا بیخەنە یعنی مەحفوظی بکەن بەهۆی ئەوەی زەکات بدەن واتە ئەو کەسێک کە زەکات نەدا ماڵی پارێزراو نییە بەرێ یعنی ئەو کەسێک کە زەکات نادا ئەمە بەدەلیلی فەرمودا ئەو ئینسانە مەفهومی مخالف لێرە لەو فەرمودەی وەرەگیرێ کە ئەو ئینسانە هەموو کاتێک مالیوی معڕەزە لۆ چونکە ئەو زەکاتی نەدەیە ئەو زەکاتە ماڵی فەقیر وەژارانە لە ناو مالیوی مایتەوە کە لە ناو مالیوی ماوە ئەو تەسەڕوف دە و ماڵەیدا کە یعنی دەماڵی حرامدا ئاکات چونکە مالی خەلکە لە ناو مالیوی مالی فەقیر وەژارە یعنی ئەگەر مالی نەفەرەکی لە ناو مالی توبی ئەوە حرامە تو بەبێوی تەسەڕوف تێدا بکەی ئەو جا چ جای مالی فەقیر و هەژاران کە خوا لە ناوی دانایە و بێخستیتە ناو مالی تو ئەتوش بچی تەسەڕوفی تێدا بکەی زۆر دەوڵەمەندماندیت سفر بوو لەبەر ئەوەی چووکە وەکو پێویست خوای پەروەردیگار کە ماڵ و سەروەتی پێبەخشی یاخود دەسەڵاتیدایە ئەو ئینسانە بە مافی خۆی بە حەقی خۆی نەجوولاوە یعنی حەقی هەژاری نەدا بەڵکو وا تێگەیشتکەوە هەمووی بەدەست و بازووی خۆی پیا کردیە ئەوە خوای پەروەردیگار لە ئێستادەوە زۆر خەتەرە هیوادارم هەرچی دەوڵەمەند و بەدەسەڵاتە یعنی نەک هەر بە مالی زەکات بەرکو هاوکاری فەقیر و هەژاران بکە هیممەت بکەن چونکە پێغەمبەری خۆشەویست عەلەیهی السەلات وەسەلام وعد و بەڵێنیدا ئاەتی قورئان پێمان دەفەرمێ ئەگەر ئێوە زەکات بدەن ئێوە سەدەقە بکەن ئێوە خێر و خێرات بکەن خوای پەروەردیگار لە جێی ئەو خێر و خێراتە یەک بەدەلۆتە زیادەکە و بەرەکەتیش دەکەویتە ناو ماڵی ئێوە وشەی زەکاتیش بەخۆی بەمانە لوغەویەن یعنی نیما خوالۆ ناوی لەو بڕە پارە یاخود ئەو بڕە مەبلەغەی نایەکەوە زەکاتە وشەی زەکات کە زەکات لە نیمایە واتە ئەگەر هەر ماڵک زەکاتی لێ بدرێ نمو دەکا واتە زیاد دەکا خوای پەروەردیگار بەرەکەتی دێختێ بەڵام لە هەمان کاتدا ئەگەر نا ئەوە بەرەکەتی تێنامینێ و خاوەنەکە هیچ سوودی دێوە باش مامۆستا کاتەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا چەند گرنگە جگە لە زەکات هاوکاری خێر یان بەخشین لە کۆمەڵگەی ئێمەیان لەناو موسڵمانان هەبێت بەڵێ وەڵاهی زۆر ئەو ڕۆکە لە ناو موسڵمانان زەروریە بۆیە من بانگەوازیەکی گشتی دەکەم لە بۆ هەموو دەسەڵاتدارەکان چ چینی بەرپرسەکان چ چینی دەوڵەمەندەکان ئەوانەی سەرمایەدارن ئەوانەی خوا پێداوێن بیر لەوە بکەنەوە لەو ئاەتە پیرۆزە کە خوای پەروەردیگار دەفەرمێ وما بكم من نعمة فمن الله یعنی ئەوەی کەوا ئەو نیعمەتەی کە ئێوە لە ناودانەوە ئەو خۆشی و لەزەت و ئەو ئیسراحەتەی ئێوە لە ناویدانە ئەی دەوڵەمەندەکان ئەی بەدەسەڵاتەکان ئەی خوا پێداوەکان ئەوە هەمووی لەلایەن خوای پەروەردیگارە ئێوەش ڕەحم و بەزەیی بستە ناودڵ و دەروونتان هاوکاری فەقیران بکەن هاوکاری هەژاران بکەن هاوکاری ئەو برا پێشمەرگانە بکەن کەوا بریندارن کەوا نەدارن بڕۆن بگەڕێن بسوڕێن تەحقیق بکەن لێ بکۆڵنەوە چێ فەقیری فعلیە بە فعلی فەقیرە نەک ئەوەی کەوا دێ لە بەردەرکات زۆر جاروا هەیە ئەوانە فەقیر نینە یعنی دەسەڵاتیان هەیە ممچینە ئافرەتە دەنێر لە پێشەرکە دەرۆزە دەکا ئەو دەرۆزەکەرانە دەبی ئەوەش تحقیقات بکرێ ئەوەی فەقیرە حەقی خۆی بدرێتێ بەڵام ئەوەی فەقیریە لازمە ئیزراعەتە گۆر بگیرێت کە بەو شێوەی بەڵام هیوادارم ئینشاءالله میلەتی ئێمە دەوڵەمەندەکان بەدەسەڵاتەکان زیاتر چاو بجێڕن و ئەو ئاەتە پیرۆزەش کە خوا ئەفەرمێ بەڕاستی وەختەکە کەمە و ئاەت زۆرە ولينصرن الله من ينصره إن الله لقوي عزيز الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة ئەفەرمێ ئەوانەی کە ئێمە تەمکینمان کردن دەسەڵاتماندانێ دەوڵەمەندمان کردن هێز و قووەتماندانێ ئەوانە تاعەتی خوایان کرد زەکاتیاندا و ئەمریان بە چاکە کرد نەهیان لە خراپە کرد وەکو ئەو مۆزوعی تازە کە بینیمان لە تەلەڤیزیۆن ئەوە یەکە لە منکەرات لە بێشرعی لازمە لێ نەگەڕێن خەڵکە خیانەت لەگەرە و میلەتەی بکەوە هاوکاری ئەو خەڵکانش بکەن و پشتگیریان بکەن و هانیان بدەن بۆ ئەوەی کەوا هاوکاری فەقیر و هەژاری ئەو میلەتە بکرێت چونکە ئەمە بەڕاستی میلەتێکی مەزلومین میلەتێکی مافراوین هیواداری خوای پەروەردیگار
دەوڵەمەندەکان و بەدەسەڵاتەکان موفق بکە و دڵیان نەرم بک بۆ ئەوەی کەەوە هاوکاری فەقیر و هەژارەکان بکەن ئینشاءالله. مامۆستا بووبەکر یاقوبانی پێشنەژ و وتارخوێنی مزگەوتی چوار خولەفا لە پیرمام سوپاس بۆ ئامادەبوونت مامۆستا. موفق بن ئینشاءالله. هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازین خوای پەروەردیگار ئەو ڕەمەزانە لە هەموو لایەکمان قبول بکە. ئینشاءالله خوای پەروەردیگار خاک وڵاتیشمان ئەپارێزی و برا پێشمەرگەکانیشمانە مەحفوظ و موفق دەکا. ئێوەش هەرخۆش و شاد بن. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان هاوڵاتیانی کەرکووک بە شەو چەرەزات و پێویستیەکانی جەژن دەکڕێت. هێمندەلۆ پەیامنێری کوردستان 24 لە کەرکووک زانیاری زیاتر دەخاتەوە. بەڵێم کاتتان باش لە بازاڕێکی فرۆشتنی چەرەزاتین دیارە چەرەزات خواردنێکی سەرەکی جەژناوە جەژن نزیک بێتەوە. لەم بازاڕە چەند کارگەیەکی چەرەزات هەیە واتە هەر لێرە چەرەزاتەکان ئامادە دەکرێن دێنرێنە دەرەوە خەڵکی لێرە لەبەرەوەی نرخەکەشی کەمێک لە بازار کەمترە بە شەوان تاکو درنگانێکی شەو لێرە خەڵک دێن چەرەزاتە کڕن. من هەوڵ دەم ینی خاوەنی کارگەکە و ئەروەها چەرەزاتەکەش وەربگرم چەندە سەرقاڵیشن بەڵام هەوڵە دەین بچینە لای قسەوان وەکە کاکە ژیانم کاتت باش کاتی تو باش سلامت بیا ماشەڵڵا بازارتان گەرمە بۆنی جەژنەوە لەخوا بەزیاد الحەمدلله. باشە باسی چەرەزاتمان بەو کە بەگشتی و نرخەکان چۆنن؟ والله بنسبة چەرەزات نرخی لای ئەمە زۆر باشە مناسبە یعنی خاطری فەقیرە گرین. بۆچی لەبەرەوەی ینی کارگەتانی خۆتان خۆمان حازرەکەین برژانی لەسەر خۆمانێکن وەکەوە نییە کا بە دوکاندار بێ بیبات بزیاتری فەشێ من الحەمدلله خەڵکی فەقیر زۆرە لەم ناوە یارمەتیانە دێن الحەمدلله لەخوا بەزێ. ئەگەر باسی ببوورە چەندە سەرقاڵیشی باسی نرخەکان و نەوەکانمان بۆ بکەی لەکوێ دێنەمانە؟ ئەمە بستەیە ئەم بستانە لە ئێرانەوە دێ ئەمە بستانە ئێرانە هەمانە ئەمریکیە هەمانە بستێ ئەمریکیمانێ نرخەکانی ئیمساڵ باشە ینی بستە ئیمساڵ زۆر باشە هەرزانە نرخەکان ئەمە هەمانە بە 14,000 هەمانە 15 ئەمە بستە یەکبەری پێڵێن ئەو بستێ ئەمریکی پێڵێن هەمان شێوە 15 ئەومانەمە گازۆمان هەیە ئەوە ڤێتنامیە پێڵێن این ڤێتنامە هیچی وڵات خۆمانیە ڕاستی بندوقمانەیە تورکیە بایەممان هەیە ئەمریکیە عەلی بابامان هەیە سینە بەس ئەم نۆکەمان هەیە ئەوە نۆکی عێراقی پێڵێن ئەو نۆکەشمانەی ئێرانیە. نرخەکانیان چۆنە ینی سەبوون ئەمە بەچەنە کیلۆی لای ئەوە بەچەنە لە بازار بەچەنە تۆشتی ئێمای دێنە 6,000 ئەمە تۆشتی دێنە 6,000 ئیتر بازار ئەوە هەیشە بە هەشتیدا بە حوتێدا ئەمانە بە 6 ئەمەمان هەیە کولەکەی سپیە بێخوێیە ئایدێنە 5,000 زۆرترین خواز لەسەر کامێ خەڵک خواز وەڵاهی بابەتەکان بستە زیاتر لەگەڵ گازۆ بادەم ئەمانە زۆرترین خواستی هەیە لەسەری ئەم بابەتانە تێکەڵش هەمانە خەڵک هەیە فەقیرە عین تواناوی نییە جیاجابی بە ئەوانە هەرزانترە بۆ ئەو گونجاوترە چکلێت چکلێت ئەم نەوعانەمان هەیە ئۆکرانیە تورکیمان هەیە بابەتی ئێرانیشمان هەیە ینی بابەتی ئێرانەکە هەرزانە ینی کیلۆی ئێمە دێنێ 2,000 بەگەر بە کۆی بیبە بە 1,500. بۆچی هەرزانە شتی ئێرانی بۆ هەرزانە؟ وەڵام ساڵ بوونەوەی پارەکەیان قیمەتی کەمترە یعنی شتیان زۆر دامەزیە هەرزانە بستە هەرزانە بەرەوەی پارەیان و قیمەتەی نییە باشە بەڵام بەنسبەت چکلێتی ئۆکرانیەوە هیچ گۆڕانکاری نەکراوە چەند ساڵ هەر لەو سارەیە تورکیشمان هەیە شتی جوانە بابەتی جوانەوانش باشن بەس ساریان گرانترە. سەلامەتی بۆ چەرەزات کڕی ناتووی بەڵێ پورێ چۆنی بۆ چەرەزات داتوی وەنیە چۆت خۆت ئامادە کردەوە بۆ جەژنەرە باسی ئەومان بۆ بکە بۆ خۆیان ناتوانم ئەرێ وەڵی نا بەبان باشە بۆچی هاتووی لێرە شتە کڕیان لێرە نرخەکەی هەرزانترە سعرەکەی وڵا چەند ساڵە معمیلمانە هەلە بەرەوە حەزەکەین لای ئەم بکڕین و لە دوکانترە کڕی ئینپار کڕیم کرمیتیا بوو کیلۆیەک میوانمانات نەمابوو لێرە کرد بردبوو تر پیس بوو شتم بەخوای ئەمان تازێ لەبەرەوە لێرەی ینی ئەوە زۆر جار بەهۆی ینی چاودێری نەکردنی بازاڕیشەوە بەڵێ ینی جاری وایە شتومەکانی خۆ ئەو کەلوپەل و خۆراکانە تێکشەچن کاکە چۆنی بۆ سەرزات کردی بەسپاسەکەم پێشی بە خێرانتان دەکەی کەناڵەکەتان دەکەم وەڵای ماتوینە بەڵێ لێرە لەم کارگەیە
چارەسا دەکەین پاکتریەکە تازەتریەکە ئینشەڵڵا مانگی ڕەمەزان لە هەموو لای پیرۆز بێ ئینشەڵڵا جژنەیە بێتە مای پێکۆژیان لە هەموو چینی چێژەکان لە شاری کەرکووک و پیرۆزبایی جژنی قوربان ڕەمەزان لە هەموو مسلمانەکەم لە جیان ئینشەڵڵا بێتە پێکۆژیانێکی خۆش جیاوازی ئەم جژنە لەگەڵ جژنەکانی تر چی ینی پێش 16 ئۆکتۆبەر عنی باردۆخێکی تایبەت بوو کوردە سەڵاتدار بوو ینی پێت وایە جیاوازەکە لە چییە؟ وڵا جیاوازی زۆرە پێش 16 ئۆکتۆبەر خۆشترێ بوو کوردە سەڵاتیە بوو باشترێ بوو یعنی وەزەکە ئامانترێ بوو بۆ کورد زۆر باش بوو بەستا ناتوانین نعی زۆر بشی بەملا بشی بەولا زۆر هەمووی عارەبە تعیی بکرێ شتەکرێ نانی قواتێکی زۆر ناو شارەکەیە ناتوانین بەکەی خۆت مەسەنن ئەگە سیارە بەناوتۆ نەوێ ناتوانین بگەڕێ بە ئاسانی شوانە درەنگ مەسەن ناتوانین ئەو ئانی کە کورد حکومێ کرد باشترێ بوو ناتوانی بگەڕێ شەو ڕۆژ ئەتوانی بەکەی خۆت بگەڕێن بۆ ماڵە خزمەکان بۆ لای بشی بۆ شوێنە بشی خۆشترێ بوو بەسە نای ناتوانانی حالەکە جبوو جۆلی داعزیادی کردەوە بەبوونی نەبوونی پێشمەرگەوە و من پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو پێشمەرگەکان شەکەم ئینشەڵڵا پێشمەرگەش ئەگەڕێتەوە ئینشەڵڵا خۆمان حکمەکەین بەسی وادارم هەردوو حەزبی سەرەکی ئینشەڵڵا ڕێبکەون پشت بە خوای گەورە ساریکە ئینشەڵڵا بۆ چین و چێژەکان ئینشەڵڵا بێتەوە پێکۆژیان زۆر بەخێرتانەکە پەیام و قسەی دڵی کەرکوچێک و بێگومان هەموو کەرکوچەکان ئەمە قسەی دڵیانە و هیوادارن پێشمەرگە بگەڕێتەوە ئەو بارودۆخی پێش 16 ئۆکتۆبەر بۆ شارەکە بگەڕێتەوە پێکەوە ژیان و ئەو ڕێکەوتنی لایەنەکانیش ئەوە زۆر سەرێکێت لای خەڵکی کەرکووک هیوا و قسەی دڵی ئەوانەوەیە کە حزبەکان ڕێک بکەون بە تایبەت لەسەر بابەتی کەرکووک بەڵێ ئەمە پەیامی هاوڵاتیان بوو بە تایبەت لەسەر خوامەدەکردن بۆ جەژن و کڕینی چەرەزات و هەروەها بازارکردن لە شەوانی ڕەمەزان لە شاری کەرکووک. لاتەوەرێکی دیکەی پاشیو لەگەڵتانین هەر لە بابەتێکی ئاینیدا لە مانگی ڕەمەزان و بە تایبەت لە شەواندا. ستایشی ئاینی ئەنجام دەدرێت کە تێیدا لە مزگەوتەکان چالاکی ئاینی هەیە. ئێمە هەوڵەدەین ئەمشەو لەگەڵ میوانەکانمان کە دوو میوانی تایبەتن کە کاری ئەوان زیاتر ستایشی ئاینی هەروەها ئەو چالاکی ئاینیانەیە کە ئەنجام دەدرێت قسە بکەین. بۆ قسەکردنیش لەگەڵیان ئێستا لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە حاجی کاوە شاکر قورئان خوێن و هەروەها مەولود خوێن لەگەڵمانە و بەڕێز سەید عەبدوڵڵا سەید نەجات ئەویش بە هەمان شێوە قورئان خوێن و مەولود خوێن زۆر بەخێر بێت. مامۆستا کاوە سەرەتا دێمە لای جەنابەت ئەگەر وەکو سەرەتایەکیان کورتەیەک لەسەر دەست بەکاربوونی ئێوە لەم بوارە بۆکەی دەگەڕێتەوە کەی توانیتان یەکەم کار ئەنجام بدەن. بەڵێ بەنای خوای گەورە و میهرەبان سەرەتا سوپاسی بەڕێستان دەکەین ئەم دەرفەتان پێبەخشین. ئێمە وەکو قورئان خوێن وەکو مەولود خوێن با بڵێن هەر لە پێشەوەی ڕاپەڕینەکەی 91 دەست پێ بکە ئێمە هەر وەکو گەنجێک با بڵێن سەرەتا ڕوومان لە مزگەوت کرد حەزی ئەوەمان هەبوو کە مەسەرەن دەنجی خۆمان تاقیکەینەوە ئیدللای مامۆستانی بەڕێز خوێندنی قورئان ئەومان تەواو کردو و مەولود شتیمان دەخوێندەوە. بەڵێ تۆ مامۆستا عەبدوڵڵا ئەگەر باس لە چالاکی خۆت بکەی یان کاری خۆت بکەی لەم بوارە تۆ بۆ کەیە گەڕێت. بەنای خوای گەورە میهرەبان پێشکەی زۆر سوپاس لەوە بەڕێستان. من هەر دەگەڕێتەوە بۆ ساڵانی نەوەتەکان ئیدی ئەو کات هەر تەمەنم 15-16 ساڵێک بوو دەستم بە قورئان خوێندن کرد لە مزگەوت و بە بانگدان و دواتر گروپمان پێکینا لەگەر برادەران و دەستمان بە مەولود خوێندن و قورئان خوێندن کرد و هەروە خۆشم لێ ڕاهینە لە حەزم یعنی وەکو هیوایەتێکم هەبوو لە دەفژەنی خۆم فێر کرد و تا ئێستا بەردەوامین لەگەر مامۆستای بەردەوامی لە قورئان خوێندن و لە مەولود خوێندن. مامۆستا کاوە پێمان بڵێ جیاوازی مانگی ڕەمەزان لەگەڵ کاتەکانی دیکە بۆ ئێوە چییە؟ بێگومان بۆ ئێمە مانگی ڕەمەزان لەوانەیە ماندووبوونی زیاتر بێ بەڵام خۆشیێکی ڕۆحی هەیە لەبەرەوە ئێمە زیاتر لە مانگی ڕەمەزان لە مزگەوتەکان بۆ خوێندنەوەی قورئان بۆ با بڵێن ویانەدانەوە و هەروە خوێندنی با بڵێن نوێژەکانی تەراویح زیاتر بەوانە خەریک دەبین. ئیدی شتێکی خۆشە ڕۆحیە بۆ ئێمە کە خەڵکان دڵخۆش دەکەین بە دەنگەکانی خۆشمان پێش نوێژ دەکەین و قورئانیان بۆ دەخوێنین بە تایبەتی لە
کاتی بانگەکان بانجی پێش بڵێم بەیانیان و ئێواران خەڵک بە ئاسوودەی ڕۆژەکانیان دەشتێن و یاخود بەڵام پاشێو دەکەن ئەو کاتان ئێمە هەوڵی ئەوە دەدەین کەوا دڵیان خۆشکەین بە شعرێک بە قورئان خوێندنێک بە شتێکی وە کە ئەوش هەر ئەرچی خۆمانە. بەڵێ مامۆستا عەبدوڵڵا پرسیاری ئەو بکەم کاری ئێوە با بڵین چەندە خواستی خەڵکی لەسەرە لای خۆمان چەند گرنگی بە ستایشی ئاینی مەولود قورئان خوێندن ئەدرێت؟ لە کوردستان بەگشتی زۆر احتیمام بە ستایشی ئاینی و مەولود خوێندن و قورئان خوێندن دەدەن بە تایبەتی لە شاری هەولێر کە معلوم بەڕێستانە شاری هەولێر زۆر احتیمام بە قورئان خوێندن و قورئان خوێنان و مامۆستایانی ئاینی و هەروە ئەوانەی مەولود دەخوێنەوە ستایشی ئاین دەبن احتیمامیان پێ دەدەن بە تایبەتی لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زیاتر هەموو سنفەکان لە شاری هەولێر ئاهەنگ دەجێڕن بەو لەدایکبوونی پێغەمبەر و مەولود دەخوێنن زیاتر شاری هەولێر یعنی تاکە کار باس کراوە لە مێژوش کە لە زمانی سوڵتان مزەفەر و دواتر کە چەند سەد ساڵە و هەتا ئێستاوەکو بەردەوام احتیمام گرنگی بۆ بوونە پیرۆزانە دەدەن. باشە مامۆستاکاوە ئەگەر قورئانیان هەر بابەتێک کە ئێستا ئامادە بێ پێشکەشی زۆر باش با قورئان ببە پاش ئینشاءالله شتێش دەخوێن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. دەستخۆش مامۆستا بینە سەر بابەتێکی دیکە کە ئەویش لە کاتی خوێندن مەولودیان هەر بابەتێکی ئاینی چەندە ڕەچاوی مەقام و هەروەها ئاواز ئەکرێ بە تایبەت مامۆستا عەبدوڵڵا تۆ وەکو دەفژەنێک بە تایبەت مەبەستم کوردیە. ئەوجا هەر نەک هەر لە کوردی بە تایبەتی لە زمانەکانش لە زمانی عەرەبی و تورکی ئەمە خۆشمان و یعنی ئەو داواکاریشمان هەیە دائیمەن کە ئەوانەی قورئان دەخوێنن یان ئەوانەی ستایشی ئاینی دەڵێن یان ئەوانەی مەولود دەخوێنن دائیمەن یەکەم شتیانەوەی کە ئەو توانایان هەبی ئەو بەهەریان هەبی یعنی دەنگخۆشی زۆر مهمە دەنجی توانای هەبیتن قابلیەتی هەبی لە دەنگخۆشی و هەروەها شعرەکانی شعری جوان و ڕێکوپێک بیتن بە تایبەتی ئەمە شاعیرانی کوردمان زۆرە بێ خودا نالیە بێ کەسە صافی هیرانیە و هەروەها شارەزاییش لە بواری ئاواز و مقاماتی هەبیتن یعنی توانای هەبیتن خۆی فێر کاتن کە ئێستا وەسائل زۆرە لە بۆی فێربوون لە بۆ مقامات شارەزایی لە مقاماتی هەبیتن بتوانی کە ئەو شتەی دەڕێتن شتێکی جوان پێشکەشی ئەو خەڵکی بکاتن بە مقامات و جوان تەحویلاتی هەبیتن ئالوگۆڕی بە مقاماتەکان پێ سەرچاوە هەیە کە بتوانن سوودی لێ وەربگرن. بەڵێ زۆر سەرچاوە هەیە لەوانە ئێستا مامۆستای زۆر بەتوانامان هەیە کە شارەزانە ساڵانێکە تەمەنی خۆیان لەسەر ئاواز و مقامات بردیت سەر شارەزایان هەیە و هەروەها دەتوانین ئێستا کە لە ئینتەرنێت زۆر باوە ئەو کەسانێک کە مەقسەدی بیتن حەز لێ بکاتن دەتوانێت بە هەر نەوعچیبی خۆی فێرکە بەڵام شەرت ئەوەیە گرنگەکە ئەو کەسە ئەو مەوهیبەی هەبی یعنی ئەو توانای هەبیتن کە دەنجی خۆش بیتن چکە ئەگەر هەر کەسە کە دەنجی خۆش نەبوو
ناتوانێت ئیدی فێرە مقامات و ئەوشتانە بیتر. بەڵێ مامۆستاکاوامێ پرسیاریەوە بکەم لە مەولودەکان زیاتر چ جۆرە مەقامێکیان چ جۆرە ستایشێک خەڵک حەزەکات گوێی لێ بێ؟ ئەوەی لە ناو کوردەواری خۆمان باوبی با بڵێن زۆربەی حەزیان لە مقاماتی بەیاتە ئەو بەیاتێک کە زۆربەی با بڵێن نزیکە لە حەیرانە و لەو لاوکانێک کە پێشان با بڵێن کوردەواری خۆمان جۆیان لێ ڕادەگرت و زیاتر ئەگەر با بڵێن کوردی بڵێن هەر بە بەیات زیاتر خەڵکەکە پێی خۆش بوو بەڵام ئەگەر بیکەینە با بڵێن گۆڕین با بڵێن زمانشکە بە عەرەبی بڵێن زیاتر لە عەرەبی مەسەڵەن مەقاماتی پێنجگایە مەسەڵەن با بڵێن لەوانەیە سێگابی یان لەوانەیە مقامی عەجەمیبی ئەوانیان زیاتر پێخۆشە بە تورکیەکەش هەر بە هەمان شێوە بەڵام بەعام لە ناو خەڵکی مەکە کوردەواری خۆمان زیاتر بەیاتەکەیان زۆر پێخۆشە بەیاتەکە وەکو لەرینەوە و لاوکەشی کودەی حەزینە یعنی ئێستا بەرهەمێکی لەو بابەتە هەیە پێش بەڵێ بابەت زۆرمان پێ فەرموون. ئەگەر هیممەتەکەی شام خەجاڵت خۆم گونەهبارم دخيلك يا رسول الله علاجك كان بيجاري يا أجري من دايا بزنايا تيري هنا الله الله لجملة كائنات مرو سرس
شاو بابونا يا سروري على مبارك باري يا أمشى الله الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله دەنگتان خۆش دەستان خۆش بێت ئەمە چ جۆرێک بوو؟ مقام بەیات بۆ ئەمەیان مقام بەیاتی تقریبا هەم شێوەی کوردی و هەم شێوەی دەگەڕێتەوە سەر فارسی. من ویستم بپرسم مامۆستا عەبدوڵڵا ئێوە تەنیا هەردووکتان پێکەوە کارەکەن یان بە شێوەی گروپیش کارەکەن؟ ئەمە هەردووکان پێکەوە نامن مامۆستا لە هەر یەک مزگەوتیشین لە یەک مزگەوت لە مزگەوتی جەلخەیاتی هەردووکمان قورئان خوێن مەولود خوێنیشین بەڵام ئیدی جەماعەتی دیمان لەگەڵە ئەوانیش کە وەکو کۆرس هەم وەکو دەوژەنیش بەڵام ئەو شەو هەروە یعنی خۆڵی گروپ کامل نهاتین لەبەر جارۆژ دەبی ئەمە لەگە گروپی تر تەنسیقمان دەبی مەسەلەن لە بۆنە ئاینەکان و لە ناسەبەکان هەمیشە پێکەوە بن. مامۆستاکەوە بپرسم ئێوە تەنیا کارتان لە هەولێرە یان ئەگەر پێویست بێت لە شوێنەکانی دیکە لە ناوچەکانی دیکەش ئەچن؟ وەڵاگە پێویستیان پێمان بێ بۆ نەک کوردستان بۆ دەرەوەی کوردستانیش دەڕۆین یعنی ئەگەر مەسەلەن کەسێک داعوەتمان بکە مەسەلەن بڕۆین بۆ هەموو شارەکانی کوردستان ئامادەین بڕۆین و بۆ دەرەوەش ئیدی چوینەش یعنی چوینە تورکیا چوینە شوێنی کەش سەردان سەفەرمان کردەوە بەڵام ئەگە هەر کاتێک داوامان بکەن ئێمە ئامادەین. لە کوردستان چالاکێکی فراوان هەیە یان ئێوە بتوانن لەوێەوە کاری خۆتان زیاتر نیشان بدەن تایبەت بێت بە بابەت ئاینیەکان؟ ئەزانین چۆنە ئەوەی کا بڵێن لە هەولێر ئێمە چالاک خۆمان ئەنجام دەدەین لە هەولێر ئەوانەی کە با بڵێن برانی لە سلەیمانیشن ئەوان چالاک خۆیان دەکەن ئەوانەی لە کەرکووکن ئەوانەی لەو شوێنانی کە لە دەوروبەری با بڵێن ئەو شارە و پارێزگانە هەر کەس چالاک خۆی دەکات لەوانەیە کەم کەس مەسەن داوای ئەوە بکە مەسەلەن ئەو گروپانە هەر هەمووی تێکرا خڕ باشە بۆچی بیرتان لەوە نەکردوەوە بۆ نمونە هەموو شارەکانی کوردستان هەموو ئەو گروپانە لە چالاکێکی تایبەتی فراوان کۆ ببنەوە وەکو فستیڤاڵانەی دیکە کە لە ڕێگە ئەوە دامێکی مادی زۆری دەوێت دوایش پێویست بۆ دەکات سپۆنسەرێکی زۆر گەورە هەبی ئەوانە هەموو کۆ بکاتەوە یان با بڵێن گروپێکی کوردستانی دروستکە بە هەموو پارێزگەکانی کوردستان مەسەن هەموو دەنگە خۆشەکان کۆ کاتەوە گروپێکی وەکو کو مەسەرەن تیپێکی با بڵێن تۆپی پێ هەیە بە ناوی کوردستان گروپێکی دەنگخۆشی مەولود خوێن هەبی بە ناوی کوردستان ئامادەبی هەموو کاتێک مەسەرن سەردانیان بکرێ یان ڕۆژانە مەسەن تەدریب بکەن یعنی با بڵێن بۆی هەتا بتانن شتی جوان و شتی چاک و ڕێک پێک هەر کاتێک ئامادە بن بۆ دەرەوە بتوانن ئەنجام و چالاکی خۆیان ئەنجام بدەن. مامۆستا عەبدوڵڵا ئەگەر بتانەوێت کارێک بکەن سپۆنسەری هەیە هاوکاری هەیە لە هیچ لایەن و کەسێکەوە؟ واللهی بەنسبەتەوەی سپۆنسەرەکان ناوەڵە زۆر ئەگەر هەشبی یعنی تاکە شخصە وەکو بەڵام بەعام نییە سپۆنسەرەکان کەمترن بەڵام مەسەرەن ئەمە یەک بخۆمان کۆمەڵێکمان هەیە بە ناوی کۆمەڵی قورئان خوێنانی کوردستان کە من مامۆستایەک لە دەستی کارجێرینە چەند ئەندامێکمان هەیە لە قورئان خوێنەکانی هەولێری و دەوروبەری لە پیاوان و لە ئافرەتان ئیدی بەتەماینە چەند لقێکیش بکەینەوە لە شارەکانی کوردستان بەڵام وەکو سپۆنسەر جاروێ دەبیتن جاروەشە ڕێک ناکەی بەڵام هیوادارین ئینشاڵڵا زیاتر هاوکاریمان بکرێتن لەوەی شتی باشتر ئەنجام بدەیت. مامۆستا کاوە لە تۆ بپرسم وەکو مامۆستا عەبدوڵڵا ماژەی بۆ کرد کاری ئەو گروپە ئافرەتیشی تێدایە کاری ئەوان چییە؟ ئەوان چ جۆرە چالاکیەکە ئەنجام دەدەن؟ ئافرەتەکان هەروەکو لەوانەیە جەنابشت لە نزیکەوە سەردانی تەعزیەکت کرد بێ ئەو ئافرەتانە با بڵێن ئەوانەی کە لە لای ئێمە ئەندامن لە تەعزیەکان دەخوێنن ئیدی ئەوانش دەنگخۆشیان تێدایە مامۆستای بەڕێزیان تێدایە قورئان خوێنی چاچیان تێدایە کەسانی وای تێدایە هەر قوتابیە لە کولیە ئیوا هەیە مەحامیەیە ئیوا هەیە مامۆستایە یعنی کەسانی زۆر پسپۆری چاچ تێدایە ئیوای تێدایە هەر بەخۆی هەر دەرز دەداتەوە ئیدی ئەو چالاکیان نەدەکەن لە مناسەبەکان ئەوان وەکو ماڵ هەیە مەسەرەن ئەڵێ مەولودێک دەکەم پیاوم ناوێ ئافرەتەکان دەچن هەر خۆ بخۆی ناو ئافرەتەکان مەولود دەخوێن ئەو بۆ چالاکیانە
خەریکن. باشە لەگەڵتان بەردەوامە بن دواترەمەوەی مامۆستا عەبدوڵڵاش قورئانمان پێشکەشکا بووی جۆمان لە دەنگی ئەویش بێ دەچینە سۆران لەوێ پێشانگایەکی تایبەت بەکاری دەستی و جوانکاری ئافرەتان کراوەتەوە بەشێک لە وڵاتیانیش بۆ کڕینی پێداویستیەکانی جەژن سەردانی ئەو پێشانگایە دەکەن تەیفور محەممەد پامێری کوردستان 24 لە سۆران زانیاری زیاتر دەخاتە ڕوو. بەڵێ بۆ ئەم شەو لە شەوی ڕەمەزان کە یەکێ لە شەوەکانە دیارە کار و چالاکی هەن لە نێو پارکە گشتی و تایبەتەکان لێرە جگە لە جوڵەی خەڵکە بۆ بەسەربردنی کاتێکی خۆشاتون لەلایەک کار و چالاکی هوەری فۆلکلۆری بەڕێوە دەچن لێرە پیشانگایەکی کاری دەستی کراوەتەوە کە جلوبەرجی کوردی نمایش کراوە کە جلوبەرجی چەند دەستی چەند خانمێکە و لێرە چەندین کار و چالاکی دیکە یاخود بەرهەمی دیکەی دەستی ئەوان نمایش کراوە ئەمەش بەشێکە لە بەرهەمی دەستی ئەو خانمانی کە بەشداران تێدا کردووە سڵاو لێبێ چی دروست کردووە کەلوپەل کاری دەستی باشە ئەوانە چین ئەوانەی دروست کردو دەستبەند و خەناکۆ و ملوانکە و کەمەری سەرجلی کوردی و لەکوێ فێر بوو وڵا فکرێ خۆم یعنی بیرم کردەوە ئەو کاری کردووی لەکردنەوەی ئەو پیشانگایەکانم یعنی تەنها کاری دەستیت کردو ئەو کەلوپەلانە دروست کردووە بەڵێ ئەو جۆرەکردنەوەی ئەو جۆرە پیشانگایانە بۆ ئێوە چ گرنگی هەیە بۆ ئەوەی خەڵک بتوان زۆر هەیە چونکە شتەکان ئەو شتانی کە شاراوە بوونە پێشتر ئێستا دەخرێنە ڕوخەڵ بە چاوی خۆیان دەبینی زیاتر شتەکانمان دەخرێنە بەرچاو ئێمەش وەکو ئافرەتە خۆی لە سۆران بە حکمی ئەوەی هەلی کارکردن بۆ ئافرەتان کەمە زیاتر دەی پشت بە خۆمان بەستین زۆر سپاس دەکەین زۆر سپاس بەڵێ ئەمە بەشێکە لە کاری دەستی دیارە جگەل لە پاڵ ئافرەتان دیارە با بڵێن کوڕانیش بەشدارن پیاوانیش بەشدارن سڵاو لێبێ ئەوە کاری ئاژنی کاریە بەرەمی دەستی خۆتە بەڵێ خۆمە ئەوە هەموو کاری دەستیە بخۆمان درستی دەکەین جیوازە لە کاری لێزەر و ئەوانە باشە فرۆشتان هەیە کڕیار هەیە لە وەکو پێویست نییە چونکی ئێرە ڕێز لە هوەری دار ناگرن وەکو پێویست زورتر شتی لێزەری دەکردن هوەری دەستی کەمتر بۆیخی پێدەدەن ئەو جۆرە پیشانگاکردنەوە بۆ ئێوە گرنگی خەڵک بتان ناسێ ئەوە زۆر گرنگ بوو هیوادارم بەردام ئەو زورە پێشانگانە هەبن بۆ زیاتر گرنگیدان گرنگی بە هوەری دەستی بدرێت باشە سپاس دەکەین ئەمە بەشێک لەو بەرهەمەکانی دەستی ئەو گەنجەیە کە کاری ئاژنین کاریە ئەوە بەشێک لە بەرهەمەکانی ئەو ئەمەش وێنەی مستەفا بارزانیە کە لەسەر با بڵێن بەدار ئاژنینکاری بۆ کردووە و لێرەش چەندین ئافرەتی دیکە هاتوون بەرهەمەکانی خۆیان لێرە نمایش کردووە ئەمە کەلوپەلی کاری دەستی ئەو ئافرەتەیە کە خۆشی جلوبەرجێکی کوردی ڕەسەنی لەبەرە لێرەش جلوبەرجی منداڵانەش تەنانەت ئامادە کراون نمایش کراون لەو پیشانگایە کە کاری دەستی ژمارێک لە خانمانە و کاری دەستی کۆمەڵێک گەنجی با بڵێن کوڕانیشە کە تێکەڵاوە کارێکی تێکەڵاوە لەلایەن ئەنجومەنی سۆرانی چێتی ئافرەتانی کوردستان پیشانگاکە کراوەتەوە سڵاو لێبێ چیت نمایش کردوم شەو سڵاو لە تۆش سپاس دەکەم بەڕێزی جلوبەرگی منداڵان تایبەت بە منداڵانم ئامادە کردووە تەنها خوشکەکەشم کاری دەستی ئامادە کردووە منیش تایبەت ئی منداڵان جلوبەر باشە تۆ چی تەواو کردو قۆناغی خوێندن مەبەستم ئەوەیە تا چەند توانیتە هەلی کاریش بدۆزیەوە بەوەوە بۆ خۆم دەرچووی بەشی پەروەردەی وەرزشیمە بەڵام بەهۆی دانە مەزران و ئەو شتانە هەر لە کۆنەوە خەیاتم دەمێکە واتە دەمێکە کاری بەروکدوری دەکەم 12-13 ساڵە بەڵام دوایەوە کە خوێندنم تەواو کرد و دانە مەزرام و هیچ کارێک نەما دەستم کرد بە کاری درومان و شتەکانیشم عرض کرد و سپاس بۆ یەکێتی ئەنجومەنی یەکێتی ئافرەتانی سۆران کە ئەو هەڵی بۆ ڕەخساندین و دووەم جارە بەژاریکردنەوەی پێشانگایەکەم باشەکردنەوەی پیشانگایە سوودی چییە بۆ ئێوە؟ وڵی سوودێکی زۆر باشی هەبوو بەڕاستی ناوبانگەکی باشی بۆ دروست کردم خەڵک زیاتر ڕووی لێ کردم خەڵک زیاتر ئاشنام دەبی دەمناسی هیوادارین کە بازارتان باش بێ پڕفرۆش بێ دەستان خۆش بێت بامان شێوە دیارە لە پاڵ نمایشکردنی ئەو کەلوپەلانە خەڵکێکی شاتووە هەم بۆ بینین هەمیش بۆ کڕینی ئەو بەرهەمانێک کە لێرە نمایش کراون لە نێو کڕیاران ئافرەتان هەن پیاوان هەن کە هاتوون بەرهەمەکان ببینن ئەگەر دەرفەتمان پێ بدەن ببورن لێرەش بەشێکی دیکەی کاری دەستیە کە نمایش کراوە ئەو گەنجولاوانە هەم کێچ هەم کوڕ بەشداریان کردووە لەوەی جلوبەرجی ئافرەتانە بدورن و کاری دەستی لێرە نمایش بکەن لەو پیشانگایەکە
بۆ ئەوان دەبێتە جۆرێک لە ناساندنی ئەوان ناساندنی بەرهەمی ئەوان بۆ ئەوەی کڕیاریان بۆ پەیدا ببێ بازاڕیان ببێتەوە و جۆرێکە لە هەلیکار بۆ ئەوەی پشت بە توانای خۆیان ببەستن بە تایبەت لە کەرتی تایبەت کار بکەن نەکەرتی گشتی ئەمە هەلێکە لەو نمایشە زۆرێک لە ناساندنی ئەوانە کە کڕیارەکان ئەوانەی کە با بڵێن کڕیاری کۆن لێرە بەرهەمەکانی ئەوان دەبینن ئەوان دەناسن پیشانگاکە دەبێتە هۆی ڕەخساندنی بازاڕی ئەوان و پڕفرۆشی ئەوان و دوجاریش هەلیکار ڕەخساندنە بۆ ئەو ژمارە کوڕ و کسانی کە لێرە یەکێتی ئافرەتانی کوردستان ئەنجومەنی سۆران بۆی ڕەخساندن بەڵێ. سپاس بۆ هاوکارمان تەیفور محەممەد لە سۆران دەگەڕێمەوە لای میوانەکانم مامۆستا عەبدوڵڵا بەرەوەی بچینە لای هاوکارم تەیفور ویستم کە قورئانمان پێشکەش بکەی فەرمووش. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا صدق الله العظيم. دەست خۆش مامۆستاکە ئەمەوێ بپرسم بەرهەمەکانی ئێوە بە زمانەکانی دیکە هەتانە و بە چ زمانێکە ئەگەر هەیە؟ بەرهەمێکمان هەیە بە هەر سێ زمان بە کوردی بە عەرەبی بە تورکی منی مامۆستا سەید عەبدوڵڵا و برادەرێکی تر تۆمارمان کرد و بڵاویشمان کرد لە یوتیوبمان هەیە بەس بەرهەمێشترمان هەیە ئێستا تۆمارمان کردووە بەس هینمان نەکردووە سپۆنسەرمان نییە ئەگەرنا شتێکی زۆر خۆشە و زۆریش زمانی کوردیە کوردیە بەڵێ بەس هەمووی کوردیە ئینشاءڵڵا گە سپۆنسەرە گەڕێککەی خوای گەورە ئەوکە من دەیکەم ئینشاءڵڵا. بەڵێ ئەگەر بەرهەمەکەمان پێشکەش بکەن. پێغەمبەری ڕەحمانە و سەروەری جیهانە پێغەمبەری ڕەحمانە ئەو سەروەری جیهانە خوایە تو عەفوومەنکەی حورمەتی ئەو قورئانە خوایە تو عەفوومەنکەی حورمەتی ئەو قورئانە ئەی خودایە خودایە خودای تاک و تەنیایە ئەی خودایە خودایە خودای تاک و تەنیایە محەممەد پێشەوایە خۆشەویستی خودایە محەممەد پێشەوایە خۆشەویستی خودایە وەزدەی ڕەبیع بوو پێغەمبەر لادایک بوو لە وەزدەی ڕەبیع بوو پێغەمبەر لادایک بوو بەهاتنی ئەو زاتە دنیا هەمووی ڕۆنەک بوو بەهاتنی ئەو زاتە دنیا هەمووی ڕۆنەک بوو خودایە خودایە خدای تاک و تەنیایە ئەی خودایە خودایە خدای تاک و تەنیایە محەممەد پێ
پێشەوایە خۆشەویستی خوددایە محەممەد پێشەوایە خۆشەویستی خوددایە ئەگەر مەنگ لە ئەسمانێ لە شاوی چوەردە دەردێ ئەگەر مەنگ لە ئەسمانێ لە شاوی چوەردە دەردێ بەڵام نووری جەماڵت ئەو زیاتر دەدرەوشێ بەڵام نووری جەماڵت ئەو زیاتر دەدرەوشێ خوددایە خوددایە خدای تاکو تەنیایە ئەی خدایە خدایە خدای تاکو تەنیایە محەممەد پێشەوایە خۆشەویستی خوددایە محەممەد پێشەوایە خۆشەویستی خوددایە دەستان خۆش بێ دەنگتان خۆش بێ مامۆستا عەبدوڵڵا لە تۆ پرسم ئەو گرفتانەی کە ئێوە هەتانە یان ئەو کەسانەی کە کار و چالاکیان لە بواری ئاینی چییە زیاتر لە کوردستان؟ واللهی زیاتر لە شاری هەولێرێکە ئەو کار و چالاکیانە ئەنجام دەدەین زیاتر ئەمە وەکو خۆبەخش زیاتر کارەکان دەکەین بۆ تایبەتی ئەمە وەکو کۆمەڵی قورآن خوێنانی کوردستان بەڵام پێویستمان بە تایبەتی بە دەعمی حکوومەت هەیە بەڕاستی هەرچەندە حکوومەت یعنی تەقسیریشی نەکردووە بەڵام هێشتاش پێویستمان بە زۆر شتەیە کە دەعممان بکات و هەروەها کەرتی تایبەتیش زۆر جاران گرفتمان لۆ دروست دەبی دەمانوێت کە کار و چالاچێک ئەنجام بدەین ئەمە بەگشتی باز دەکەین کە وەکو تاک نا بە تایبەتی کە وەکو کۆمەڵی قورآن خوێنانی کوردستان کە دەمانوێت زیاتر چالاچەکانمان ئێمەش وەکو کۆمەڵەکانی تر و سنتەرەکان تر دەورێکی باشمان هەیە بەڵام زیاتر دەمانوێت دەعممان بکرێتن هەتاوەکو شتر باشتر پێشکەش بکەین. بەڵێ مامۆستاکاوە زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە لەبەر کاتی بەرنامەکە ئێوە جگە لەم کارە پێویستان بەوەیە کە کاری دیکەش بکەن یان تەنیا ئەمە بەسە بۆ ئێوە بخۆی یان کاری دیکە ئەکەن باوە کاری دیکە ئەەکەین بەڵێ بەس یعنی وەکو ئەوە زیاتر لە ناو خەڵکەکەی بەو کارە بە ناسراوین بۆیە زیاتر لەو کارە زیاتر خۆمان لەبەر چاوی خەڵکدا پیشان دەدەین. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ حاجی کاوە شاکر مەولود خوێن و قورئان خوێن هەروەها سپاس بۆ سەید عەبدوڵڵا سەید نەجات قورئان خوێن و مەولود خوێن دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان بە بەرهەمێکی ئێوە کۆتایی بە پرۆگرامی ئەم شەو دێنین زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێزیش کە تام کاتە لەگەڵمان بوون هەرشاد بن خواتان لەبێ. محبوبي بالوصال أنعم علي محبوبي بالوصال أنعم علي وجد بالنواي منه إلي وجد بالنواي منه إلي قد طفت حول البيت سبعا ملبي قد طفت حول البيت سبعا ملبي قد طفت حول البيت قد طفت حول البيت قد طفت حول البيت سبعا ملبي قد طفت حول البيت سبعا ملبي راجيا رب البيت يغفر لي ذنبي راجيا رب البيت يغفر لي ذنبي محبوبي بالوصال أنعم علي محبوبي بالوصال أنعم علي وجد بالنواي منه إلي وجد بالنواي منه إلي وصلي يا سلام على المعلم وصلي يا سلام على المعلم والآل والأصحاب ربي وأنعم والآل والأصحاب ربي وأنعم محبوبي بالوصال أنعم علي محبوبي بالوصال أنعم علي وجد بالنواي منه